یانەکانی خولی ئەستێرەکانی عێراق کۆتاییان بە کەمپی مەشقیان وەک ئامادەکاری بۆ وەرزی نوێ هێنا و خۆیان بۆ یاریەکەمیان لە خولەکە ئامادە دەکەن. ساڵانە زۆرترین یانە بۆ کەمپەکانیان ڕوو لە هەرێمی کوردستان دەکەن، بە تایبەت هەولێری پایتەخت. ئەمساڵ چواردەیانە سەردانی هەولێریان کرد. یانەکانی شۆڕتا، مووسڵ، نەفت، دیالە، نەفتی میسان، مینا، جۆلان، تەڵەبا، نەورۆز هەولێریان بۆ کەمپی مەشق هەڵبژارد. کەرخ و گازی باکووریش هەولێر و دهۆکیان بێکەوە هەڵبژارد. کارەباش مووسڵ و هەولێر، دهۆکیش دوای گەڕانەوە لە ئەنتاڵیا هاتەوە هەولێر. هەولێریش با پچڕ پچڕی و با درەنگێەوە لە پیرمان مەشقەکانی کرد. زۆربەی یانەکان پێیان وایە هەولێر خەرجی کەمترە و پێداویستەکانی بەردەسترە و بۆ یاری دۆستانەش لە بارترە. بالتأكيد يعني من سوپاسی تەواوی یانەکانی کوردستان دەکەم. زۆر هاوکارمانن بۆ دابینکردنی یاریگا. هوتێلەکان لە ئاستێکی بەرزدان زۆرترین یانەی عێراقی لێرە لەم کاتە. دەتوانی بە ئاسانی یاریە دۆستانەکان ڕێک بخەی و یاریگای مەشقیش بەردەستە و بۆیە پێم وایە کەمپی مەشق لە هەولێر لە 100% سەرکەوتووە. ناجح 100%. تەنها 6 یانەی بەشدار لە خولی ئەستێرەکانی عێراق نەهاتنە هەولێر. کەربەلا هیچ کەمپێکی نەکرد و زاخۆش چوە ئەنتاڵیا. یانەکانی قووە جێویە و زەوڕا و گەرمە و غەڕافیش میسڕیان بۆ کەمپی مەشق هەڵبژارد. بەشێک لە یانەکان پێیان وایە نەبوونی یاریگای شیا و هۆکارە بۆ هەڵنەبژاردنی هەولێر. صراحة احنا ما كنا مقررين نعسكر باربيل، كنا مقررين نعسكرين مصر. بەڕاستی ئێمە بڕیارمان نەدا بوو بینە هەولێر، بەڵکو میسڕمان دەستنیشان کرد بوو. بەڵام گەشتەکە لەو کاتە بەردەست نەبوو. یانەکە وای پێ باش بوو بیگۆڕین بۆ هەولێر. ڕاشکاو بووم لەگەڵت ئەگەر تیپەکان بێن بۆ بەسرا کەمپی مەشق لەوێ باشترە. بەهۆی بوونی یاریگای یەکجار ناوازە و 6 بۆ 7 یاریگای کوالێت بەرز، بەڵام بەهۆی ئەوەی زۆربەی یانەکان لێرە بوون ناچار بووین ئێمەش بینێ ئێرە. بما أنه أغلب عناصر الدوري موجودة هنا فجينا هنا. یاریەکانی خولی ئەستێرەکانی عێراق وا بڕیارە ڕۆژی هەینی دەست پێ بکات و بوونی زۆرترین یانە لە هەولێر وای کرد زۆرترین ڕوبەڕوونەوەی پێشوەختە یانەکان لە یاریە دۆستانەکان ببیندرێت. حوسێن محەممەد کەناڵی پێام هەولێر.